زۆر قەڵەبارەکە ئەو قەڵەبارەکەش بەهۆی ئەوەیە کە بەڕاستی بەحساب ئەوان کردویانە بە سیستەم بەڕاستی وای کردووە کە قەڵەبارەکەشی زۆر پشێویشی زۆر لە بۆ هاوڵاتیان بنێتەوە. هاوڵاتی ئێستا کە دێ یەک جار کلیت دەڕێت لە یەکەم پەنجەرەوە کە پێشکەش دەکا معاملەکەی خۆی بۆ کارمەندەکەی ئێمە وەکو زنجیرەیەک دەڕوا یەک لە دوایەیەک هەتا دوایین خۆناغ کە وەرگرتنەوەی سەنەویەکەیە. پێش وەخت بەڕاستی نەدەیران بێم دەیانگۆ قەپسێ و هەرایە و ناڕۆ ئیشەکە بەس بەڕاستی هاتم وڵی 2 دقەی نەبرد خواوە چیرە 2 دقەی نەبرد پەنجەمۆرم لۆ کابراایەکە کرد ئەوش پەنجەمۆرەکەمە. هەر هاوڵاتێک کە سەردانی هۆبەکەمان دەکات تەنها لە 10 خولەک زیاتر نامێنێتەوە ناتوانرێت زیاتر لەو خولەکانەمە چونکە ئەو ئۆتۆمبیلانەی کە سەردانی هۆبەکەمان دەکەن زیاترە لە 700 ئۆتۆمبیل. ئێرە بەڕێوەبەرایەتی هاتوچۆیی هەولێرە کات حوتی بەیانە فەرمانگەکە خاڵیە لە جم و جۆڵی مرۆڤەکان بەرنامەی ترافیک وەک یەکەم ستاف لەو بەڕێوەبەرایەتی ئامادەیە ئەو ئامادەیەش بۆ بەدواداچوونی گلەی و گازاندەی بەشێک لە هاوڵاتیانە کە ترسود لە ڕاوچێ دایگرتوون و لەو بربەستانەی بۆیان دێتە پێش و دوودڵی سەرتاپای جەستەیانی داپۆشیوە کات دەبێت تا 7:30 و کارمەند و ئەفسەرەکان لە کاتی خۆی ئامادە دەبن و ئامادەکاری بۆ پێشوازی سەردانی کەران دەکەن. هاوڵاتیان بەلێشاو ڕوو لە فەرمانگەکە دەکەن. پێشتر دەگوترا مامەڵەکان زۆر جار 2 ڕۆژ و چەند ڕۆژ و هەندێک جاریش هەفتەیەک زیاتری دەوێت تا مامەڵەیەک تەواو دەکرێت. بۆ ئەوەی بزانین کاتێک هاوڵاتیەک مامەڵەی دەوێت لەو فەرمانگەیە بە چەند کاژمێر کارەکەی تەواو دەکرێت. ترافیک یەکەم کەس کە سەردانی ئەو فەرمانگەیە دەکات دەیکات بە چیرۆکیە وەڵقەیە. ئەم پیاوە وەک یەکەم کەس لە کاژمێر 8 دێتە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ. لێرە هەموو ڕێکارەکان لە چەند پەنجەرەیەک دەست پێ دەکەن. ئەو لە کاژمێرێک ڕێکارەکان تەواو دەکات. ئیدی لێرە ترافیک دەبێتە تاکە سەرچاوە بۆ دەرخستنی ڕاستیەکان سەبارەت بە کار و مامەڵەی هاوڵاتیان و سیستمی بەڕێوەبردن لەو بەڕێوەبەرایەتیە. ترافیک لێرە دەنگەکان بە حکوومەت و کۆمەلگا دەگەێنێت چ باسە. دەمانەوێت ڕێکارە یاسایی و هەنگاوەکان بۆ چۆنیەتی بەڕێوەبردنی مامەڵەی خەڵک بزانین چییە. هاوکات پەنجە بخەینە سەرگرفت و کەم و کوڕی و گلەییەکانی هاوڵاتیان. لە کاتی بە دوواداچوونی ترافیک بەڕێوەبەری هونەری هاتوچۆی هەولێر لە ناو خەڵک دەبینین. باز لە گۆڕانکاری گەورە دەکات لە سیستمی نوێ بۆ خێراکردنی بەڕێوەبردن لە مامەڵەی خەڵک و چارەسەرکردنی گرفتەکان. ئەگەرچی سەرەتای گواستنەوەی ئەو فەرمانگەیە لە بینایەکی کۆن و سیستمێکی ناتەندروست بۆ بینایەکی پڕ لە خزمەتگوزاری پێشکەوتوو بە سیستمێکی تازە گلەییەکانی هاوڵاتیان بوو بە دێوەزمە لەو کەسانی پێشەوەی سەردانی ئەو فەرمانگەیە بکەن وایە کارەکان بەڕێوە ناچن و ڕۆتینیات زۆرە. لەبەر ئەوەی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر تەنها بەس لە بۆ خەڵکی هەولێرێک ئۆتۆمبیل تۆمار ناکات. بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئۆتۆمبیل تۆمار دەکات هەر لە زاخۆ هەتا ئێستا گەر بچێ خوارێ مڕاجعی بەسڕامان هەیە. ئەوجە لەبەر ئەوە ئیزدیحامێکی زۆرمان لەسەرە بەڕاستی یعنی زەختێکی زۆرمان لەسەرە لەبەر ئەوەی هەڵساین لەگەڵ جەنابی بەڕێوەبەر و برای ئەفسەرەکان و بە تایبەتی بەشی هونەری ئێمە لەبەر ئەوەی ئیشەکە پەیوەستە بە بەشی من یعنی وەکو بەشی هونەری هەڵساین بە گۆڕینی میکانیزمی کارەکەمان. میکانیزمی کارەکەشمان ئەوەی کە گۆڕیمان طبعا زەختەکە زۆری ئەو ئیزدیحامی هەبوو لەسەر بەشی تایبەت بوو. بەڕاستی لەبەرەوەی بەشی بار هەلگر و بەشی کرێ ئیشەکەیان
زۆر احتیادیە بەڵام ئەویشمان سەریعتر کرد و خێراترمان کرد ئێستا بەشی تایبەت یەک بەش بوو کردمانە سێ بەش هاوڵاتی ئێستا کە دێ یەک جار پلیت دەبڕێ بەڕاستی ئەم پێشان 4 جار دەبواە پلیت بڕێ ئەوەش دەبووە ینی تاخیربوونێکی یاخود هاوڵاتی زەحمەتە لە بۆی 4 جار پلیت بڕێتەوە 4 جار سڕی بگری ئێستا یەک جار کە پلیتی بڕی لە یەکەم پەنجەرەوە کە پێشکەش دەکات معاملەکەی خۆی بۆ کارمەندەکەی ئێمە وەکو زنجیرەیەک دەڕوا یەک لە دوایەیەک هەتا دوایین قۆناغ کە وەرگرتنەوەی سەنەویەکەیە سپاس دەبەخۆی ینی سەعات دوو هیچ مراجعەک نامێنێتن لە هەموو بەشەکان نەک تەنها لە خصوصی ئەگەرچی لە ناو بەڕێبەرایەتی هاتوچۆ کارەکان باش بەڕێوە دەچن بەڵام ترسی ئاوڵاتیان لە بەشی عریزە نووسەکانە بۆ بەدواداچوونی ئەو گلەیانە چەند ئەفسەرێک بۆ شوێنی عریزە نووسەکان دەچن و هۆشیاریان دەدەنێ و چاودێریان دەکەن بۆ زوو بەڕێکردنی مامەڵەکان ئێستا خصوصی ئاگال لێکردمانە سێ شعبە پلیت پێشان 4 جار هاوڵاتی پلیتی دەبڕێت ئێستا 1 جار هاوڵاتی پلیتی دەبڕی وەکو زنجیرە دەڕوا ئێستا گلەیەکە کەتە چێ لای عریزە نووسی لای عریزە نووس ینی ئیشەکە تاخیر دەوی لای عریزە نووس ئەوجا حەز دەکەمەوە لەگەر شنەکانش قسەمان کرد سەبارەت بە ئەگەر بکرێ سیستەمەکەی خۆتان تۆزێک گۆڕانکارێک شەک سەریعتر بیشە بەس ئەوەندەیە سەریعتر بی هاوڵاتی تاخیر نێ بەچوی خۆتان تەقیمکەن ئێستاکە بەێ بێ کووە نازم ئێستا ماوەی دەیبینین حالێن زۆر باشە سعات 11 کنە من بەتاڵ دەبیوان نەکات سعات 11 باشە بەس ئەو خەڵکر لێدانشتینەوە ئەو قەڵەباڵغی ئێرکانە ئەو قەڵەباڵغی ئێرکانە ئێستاکە لۆت شەڕا دەکەن ئەو قەڵەباڵغی ئێرکانە 5 وەرەسە بێ هەر وەرەسەکی ئەگەر سی نەفەربی لەوانەیە هەر وەرەسەکی 2 ساعتی دەوێ بەس بنووسی ئەمن 2 کەسم دانایە نەک بە 2 ساعتی بە 10 دقەی بتانی وەرەسەکان تەواوکەن ئەو سیستەمە وای کردووە لە بەشی عریزە نووسەکان کارەکانی خێرا بەڕێوە بچن و چیتر سەرەگرتن و چاوەڕوانی نەبێت بەکاری یەکەمی هاوڵاتیان عریزەی نووس طبعا کۆمپانیایەکە کە عریزە و معاملەکەی لە بۆ هاوڵاتی جێبەجێ دەکە کە هاوڵاتی دێ فیلەکەی تەواو لایەن ئەو کۆمپانیە جێبەجێ کراوە و تەواو کراوە لە بۆمان دێ و طبعا کە ئێمە میکانیزمی خۆمان گۆڕی لەگەڵوانیش قسەمان کرد کە ئیشەکەیان سەریعتر بکەن و خێراتری بکەن هاوڵاتی تاخیر نەکەن بە زووترین کات جێبەجێ بکەن و ئەوانیش ئەو ڕێنمایان وەرگرت و وحدیان پێماندا کە بە زووترین کات خەلکی بەڕێ بکەن وابزان ئێستا نزیکەی 50 یان 52 عریزە نووسیاندانایە تا ئەوە استقبال ینی پێشوازی هاوڵاتی دەکەن و معاملەکانیان لە بۆ جێبەجەکەن لەوە ئێمە ڕەوان دەکەن. بەخۆی سەبەبەکەی بەڕاستی قەڵەباڵغێکەیە خەڵکەکی زۆر دێوەکو بە جەنابتموس یعنی تەنها لە هەولێر نزیکەی لە عفەن لە کوردستان نزیکەی 600 کۆمپانیا هەیە هەر کۆمپانیایەک ئێستا بۆی هەبوو 6 معاملە ڕۆژانە بڕوێنی باش ئەگەر نەک هەموویان ئەگەر نیوەی ئەو کۆمپانیانە بێت ئایا چەند معاملە دەکەن سەرڕای ئەوەش لە بەپێی میکانیزمی نوێ ئێستا کردمانە هەر کۆمپانیێک بۆ هەیە دە معاملەی تەقدیم بکات لە هەر ڕۆژێکی جگە لە ئەو هاوڵاتیانەی کە بەخۆیان معاملەی خۆیان دێن ئەجا لەبەر ئەوە ئێستا الحەمدلله سوپاس دەخوایانی وەکو جەنابیشتان وابزان دیتان ئیشەکەمان باش دەڕوە کارەکانمان ئاسانە هاوڵاتی وابزانم گلەیمان لێ ناکات لێ یەکەم جارە کە هاتیم ئێرانە لەو سنەی نوێکردی لەو دایرە نوێی لە پێشەوە بەڕاستی پێشوازیان لێکردن یەک دووەک ئەمیان بردە زۆرە لەوە مەسەلەی عریزە نووسی ئەوانە هەمیان بەخۆیان لەویان جێبەجێکردن هەتا یەکە کات عەرەبانەکەی لەو پاردامە تا هینامی ئێرە هیچ عیبیان نەبوو بەڕاستی زۆر ڕێزیان لێگرتم سوپاسیانەکەم بەڕاستی ئەو ڕۆهاتم سەردانی وەرەوەراتی هاتووی هەولێرم کرد بەمەبەستی بەناوکردنی سەیارە پێشوەخت بەڕاستی نەدەوێران بێم دەیانگۆ خەپسێ و هەرایە و ناڕۆ ئیشەکە بەس بەڕاستی هاتم وڵی 2 دقەی نەبرد خواوە چیرە 2 دقەی نەبرد پەنجەمۆرم لۆ کابرایەکە کرد ئەوش پەنجەمۆرەکەمە پەنجەم لە مۆر کرد شوێ تەلەفۆنی کرد نەدەوێران بێم دەیانگۆ دنیا خراپبوون و نەچی زۆر ئەوەیە و زیعەمە بەس بەڕاستی وانە بوو واقعیەکە هاتم 2 دقەی نەبرد وەڵڵا هەڕانەوە سەمڕاست پەنجەمۆرم کرد بەڕاستی وەکو هاوڵاتیەک لە شاری هەولێر
گلی ئەوم هەیە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ کە زۆر قەڵەباڵغا ئەو قەڵەباڵغێش بەهۆی ئەوەیە کە بەڕاستی بەحساب ئەوان کردویانە بە سیستەم بەڕاستی وای کردووە کە قەڵەباڵغێکی زۆر پشێویشی زۆر لە بۆ هاوڵاتیان بنێتەوە پێشتر کە لەولاتر بوو ینی زۆر ئاسایی تۆ دەتوانی بەیانی سعات 9 بێ سعات 12:30 سنەوەیەکت وەردەگرتەوە ڕۆژانە جاروا دێمێرە ئەو کەسانەی کە شارەزانە زۆریان پێ ناچێت من معاملە سعات نیوەک ئەو پەڕی 2 سعات پێچی بەس بە سعات نیوەکی هەموو غورفەکان دەکەیت تەواو دەبی بەس ئەو کەسانێک کە شارەزانینە لە سڕەکان یان لە سیستەمەکە شارەزانە تاخیر دەبی زۆر باشە ئێستا زۆر ئێستا سێ چوار ڕۆژە ئەو گۆڕانکاریەکرا ئیشەکە زۆر باش دەڕوا و بە 150 فەرقی کردیە ینی باشترە ئێستا لەو سیستەمی باشتر نییە ازدحام نییە کا ازدحام کا تەماشاکە کا ازدحام سۆلە هەتوو دە ڕۆژ پێش ئێستا بەهات بێرە کەپز بوو معزات غەرامات 200 نەفەر لە پێش ئێستا دێت 15 نەفەر لە پێشە سیستەم گۆڕا سزلات نما ئەوێ نما ئێستا معزات غەرامات کۆمپیوتەر تەسمیل دەکەیت ئەو خەڵکەی سلێمانی هێک بخۆم سکراب چیمە لە دۆچی هەفتانە 10 سیارە سکراب دەکرێت لە هەولێرە 200 سیارە سکراب دەکرێت لە سلێمانی 20 سیارە دەکرێت لێرە 200 دەکرێت لە سلێمانی و هاتوون بۆ ئێرە بۆ نقل و تەحویل جاران 2 ڕۆژ 3 ڕۆژی پێچ و ئێستا سەعات 9 هاتوومەتە ئێرەوە تەواوم کردو ئەگەڕێمەوە بۆ سلێمانی هیوادارم دەستخۆشیان لێ ئەەکەم معاملاتی هەمووی عیبی نییە و باش ئەڕات بۆ ئاسانکاری ئیشی خەڵک کە خەڵک مشکلیان هەبوو لە کە داهاتنە دایری مرور وەکو ترسێک داهاتنە مرور ئێستا نیزامەشی پەیڕەو دەکەین لە سێ بەش پێک دێت بەشێک ژمارەی کاتیە و بەشێک لە ژمارەیەکە تا ژمارە 300 لەو لە دەست پێ دەکات قسمەکی دیە و بەشی سێەم لە ژمارە 300 تا 500 و شتێک لەو لا دەست پێ دەکات ئەو هاوڵاتیانی کە دانەوێت بە تایبەتی ژمارەی کاتی ئەو هاوڵاتیان دانەوێت ژمارەی کاتی بەناوکەن یەکەم دەبی چەند مستەمسەکە چی هەبی نفوز جنسی عراقی کاتی زانیاری هەزە و فەحسەکەش بکە کە دێتە ناو دایری ناو گەراجی دایری ڕدەگری ئەوە جار ئایتی دەکا لە دەرەوەی دائیرەیە دوایە کە عریزەی دەنووسی ئەو جە کە هاتە ژۆرێ ئەلێرە دەست بە معاملەی دەکا ژمارەی کاتی ئەو هاوڵاتیانی کاریانەوەی ژمارەی کاتی بەناو بکەن یەکەم جار لێرە تکتەشی وەردەگری تکتەچ لێرە وەردەگری پتاقی وەردەگری لێرە چاوەڕێ دەکەی ئیسراحەت دەکا هەتا ئەو ژمارەی کە لەسەر تکتەکەی نووسراوە وەردەگری کە ئەو ژمارەی هات ئێستا ئەوە ڕقم 132 دەبی ئەو هاوڵەتێک کە ئەو ژمارەی پێوێ 132 پێوەیە دەی بێتە ئێرە هەتا غەرامە و مەحزوزات بکە ئەگەر غەرامە و مەحزوزاتی تەواو بوو غرامەی لەسەر نەبوو و حجز لەسەر نەبوو یەکەو سەر دێ ئەلێرە دێ ئەلێرە لەکە زابطی پەنجەمۆر ئەلێرە زابطی پەنجەمۆر لێرە پەنجەمۆر دەکات لێرە سێ زابطماندانایە کە ئەو هاوڵاتیان دێنێ پەنجەمۆری بکەن سیاری کاتی بەناوکەن سێ زابطمانەیە ئەلێرە یەکەمیان سێ زابطی پەنجەمۆرمان هەیە لێرە بە سڕە لێ ڕاوە دەستن کە ئیشی خۆیان پەنجەمۆرەکەی دەکەن کە پەنجەمۆرەکەیان کرد و زابطی پەنجەمۆر ختم و تەوقیعی کرد کە سیارەکەی بەناو دەبی بە یاسایی دێتە ئێرە ڕقمی دادەنێ ئەلێ ڕقمی دادەنێ لێرە دادەنێ ئەلێ ڕقم بە خۆی دانانێ کۆمپیوتەری نیزامە کلیک دەکە لەسەری ژمارەشی و دەردەچی پاشەوەی ژماری لۆ دەرچوو دێتە ئێرە وەسل و ڕسومات دەدا ئەلێرە ڕسومات لێرە دەدا ئەمە لە بۆ ئاسانکردن و زوو ڕایکردنی معاملەتەکان هەفت کارمەندماندانەیە تەنها لە ژماری کاتی هەفت کارمەندماندانایە ئەلێرە هەتا ئەولای دێ ڕسوماتەکەی دەدا فایلی تەسلیم دەکا کە ئەو کارمەندانی تەدقیق پێی دەدەن تەدقیق وردبینە هەر نەقسەشی هەبوو یان نەقسی نەبوو کتابی ڕقمی دەدەنێ دەینێرنە لەوحات ئەلێرە کتابی ڕقمیان دەدەنێ دەستنە لەوحات ئەلێرە
کە نادمانە لەو حال لەوێ دێ سنەوەی وەردەگرتەوە. فەرمانگەکانی هاتوچۆی هەرێمی کوردستان یەکێکن لە قەرەباڵغترین فەرمانگەکان، لە ناویشیان فەرمانگە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر وەک قەرەباڵغترین بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستان پێناسە دەکرێت کە ڕۆژانە زیاتر لە 1000 هاوڵاتی سەردانی ئەو فەرمانگەیە دەکەن. بچەند دەقێت و گەیشتە ئێرە؟ والله هي كبريم لساعة دوني خلاص جبنا لساعات دوني ساعات سنة ساعات 12 دقيقة دبي يعني توا دبيو يعني هاد باش ساعات جديدة لو صرنا مكي ورد قريبه أو فايتوا 20 دقيقة بيتشو يعني أتو ساعات نيو كت بيتشو بس لا عريزة نوسا نتا إيرا علينا لا رقمية لها بل 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 أو هاوڵاتیانە لۆ نەهاتینە وەرگرنەوە هاتن تەسمیلیان کردیا بەڵێ وەریان نەگرتەوە بەڵێ چەند دەبی؟ وڵاهی دوو مانگ سێ مانگ بەڵێ ئەوەی 2010 مانجی 11 ئەو حەز ناکەم ناوەکە دەربچی حەز ناکەم ناوەکە دەربچی بەڵێ 1 ساڵ پێش ئێستا ئەو هاوڵاتیە حەز ناکەم ناوەکەی دەربچی بەستە سوورکەن لە 5/2/2010 سنوي درس وتا سنه هاتي ورقش يقلو نموناني كوا هاولاتي نهاتو سنوي خوي وقرتو اي 2007 لبستويتشي حزناكم ناوكي دربسي بلا ليرا لبستويتشي يازدي 2007 نهاتي سنوي خوي وقرتو بيشتي قريه كتبو كاكا كابرا ساعات دمني بعد سرعات خوي دات عايزين برك درو دات دايرو خرج ساعات 8 سبينو ليربو وابو هەبوو داد ئەو تکتە هەبوو ئێستا بێت تکتە خۆشترە زۆر خۆشتر دەڕوە ئێستا مسبێنێ هاتیمە پلێتی 5/6 گرتیا باقی خۆم غەراماتی خۆم کردیا غەرامەی لە سەنە بووە کابرا ساعانەوە تە 5 وەرم کردیا دەمال شایدن ساعات 10 دقات پێم سەنەوی مەگرتەوە ئەو ساڵێک دەبی نهاتەوە گرتەوە کە دێتە ئێرانە دەرێ سنەی وەرنەگرتەوە کە دامانە لێکوانە دیار نەما یعنی نادەن چێت تەحملی مەسئولەکە یعنی گلەی دەکاتن دەرێ لۆ تەواو نەبووە ئەنی ئەو ڕۆژێک کە دێ سەبوو تەحملەکی سعاتە چی نییە 2 ساعتی نییە کە بۆ گرتەوە دەڕوا نایەتەوە بە 2 ساعت بە 3 ساعت نایەتەوە یان بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ ئەو زەدێتەوە کەنەمەوە دەگرتەوە ئەوە ساڵەکە وەری نەگرتەوە نزیکی 400 فایلمان زیاتر وایە یعنی زۆری وایە 400 فایل هەتا 500 فایلمان هەیە بە سەنوی تقريبا 300 فايلي واشمان هي لنا 600 سنوي بس تقريبا 700 سنوي زياتر صالك دبي نهاتو كابرا مراتعات دايري كانت سنوي وقتها وەک بەربەراتیات شوێ هەولێر لەمیانە ئیشەکان مانە لەوە پێش تۆزێ ئیشەکان زەحمەتی دەڕۆیش لەبەر ئەوەی کە چەند تکتێک هەبوو کە بۆە هاوڵاتی ڕای پێشایە تا ئیشەکانی دەڕوات کە لەوانەیەکی ساعتێک پێ بچوایە بەڵام لەگەڵ ئەم سیستەمە نوێیە ئیشوگارەکانمان گۆڕاوە هاوڵاتی کە ڕاجع دەکات یەک تکت ڕادەکێشێ بۆ غەرامات محجوزات دوای ئیشەکەی خۆی ڕۆتینی ئەڕوا هەمووی دوای 6 پەنجارە 4 پەنجارە 5 پەنجارە ئیشەی کۆتایی دێت لە میانەی ساعتی ساعتێ سەرەکی خۆی وەردەگرێتەوە خەڵواتی گەشتە بەر ئیزدیحامەکە ماوەی لەو پێش ئیزدیحام بوو ڕۆژانە 1200 مراجع 1300 مراجع کە هەدەهات ئیشەکانی تا لە عەرزە ئیشەکان داتە ژۆرێ ماوەیەکی دەویست تا لای مەسەلەکەی تاو دە و پێڕان نەگرێتەوە وا سپێنە سەرەکی وەرگرتایەتەوە هەندێکی وەری دەگرێتەوە ئەوڕۆ فراوی نەدەکەوتین ئێستا هەمڕۆ دەبێ هەوەی کە سەنید معاملەی دەستیم کرد بێ سەرەکی وەرگێتەوە نابێنێتەوە ترافیک لەم بەرنمەیە و گۆڕانکاریانە بە شێوەی مەیدانی دەخاتە ڕوو کە بۆتە هۆکاری چارەسەری خێرا و نەمانی گلەی و گازاندەی هاوڵاتیان. سیستەمی ئیشەکەمان تۆزێک شوێنەکانمان
ناڕێگنی لەو جێبەجێکردنا بۆ سەرێ بۆ خوارێ بەملا بەولا کابرای هاوڵاتی سەری دەشێوە ئێستا کە کورمانتە یەک سیدا وەکو زنجیرێکە دەڕوا هاوڵاتی زۆر بە ئاسانی شانی خۆی تاڵ دەکات زانە بە چەند جێکی کردایە غەرامان دەمووی لە یەک جێگە بوو ئێستا لە سێ جێگەیە ئێستا ژمارەکاتی بەجیایە کە دەستی پێکرد ژمارەکاتی تەکەڵی ڕقەمەکانی تر نابێت ژمارەکانی تر نابێت لە یەک هەتاکو 300,000 ئەو بە جودایە کابرا دێ ئیشی خۆی دەکات ئەو هاوڵاتیە لە 300 بۆ سەرەوە ئیشی خۆی دەکات جاران هەمووی لە یەک جێ بوو دەرباری بڕێ براتێت چوی هەولێت ئەگەر معاملەکە و نوقسانی نەبێ هەموو شتەکانت تەواو بێ لە خلال ساعتی تەکی تاو دەبێت. منم بۆ سەردانی بەڕێوەبەتی هاتووی هەولێرم کردبووم بەسی تۆمارکردنی ئۆتۆمبیلەکەم پاشەوەی کە سەعات 8 گەیشتمە ئێرە ڕێکاری یاساییم تەواو کردو لە دەرەوە عریزەم نووسی کە هاتمە ئێرە لێرە ئیشەکان زۆر بە جوانی بەڕێوە چوو لەوە پێش ئەیامت کە 2 ڕۆژی دەوێ یاخۆ 3 ڕۆژی پێچێ بەڵام ئیشەکان ئەمە هەمووی 2 سەعات بۆ 3 سەعاتی پێچوو تەواو بوو ڕقەمیشم کرد سیارەکە. هەوڵەکان شڕتر کراونەتەوە بۆ خێراکردنی سیستمی بەڕێوەبردننی مامەڵەی خەڵک لێرە هەموو خزمەت گوزاریەکان دابین کراون لە کاتی بەدواداچوونی ترافیک سەبارەت بە کەم و کوڕیەکان و گلەی خەڵک لەو کاتە چەند هاوڵاتیەک دەنجی ناڕەزاییان گەیاندە بەرنامەی ترافیک سەبارەت بە کەم تەرخەمی بانک لە بەڕێوەبردن و پێدانی چەکی پارەی مامەڵەکانیان کە تایبەتە بە هاتوچۆی ئۆتۆمبیلەکانیان. وەڵا گلەیم ئەوەیە ئەو چەکەی باکی بکەنە هەموو باقیەکانی هەولێرە چەکەکی باقی لێرکانە بە 6 ساعتی بەبەر ناکەی بە 7 ساعتی یعنی کابرایە گەگەر لە خەرکی دەرەوەی هەرێم بێ لێرکانە دەبی 3 ڕۆژ ڕاوەستی بەس لە بۆ چەکی باکی بەڕاستی ناو دایرەی ناو عریزە نووسەکان ئایتی هەموو پیشەکان ئێستا زۆر بەڕێکوپێکی دەڕاتەنها ئەوە ئیسدیعامەکە ئەلێرە دروست بووە فەرمەوە من لە سبەینی هاتیمە یاڵە ئەگەر لە بۆ ساعت 5 بەبەرم ناکەی سەبەب تێ ئیلا دەبێت و بێ لێرە ببڕی سەبەبەکە ئەمە دەمانێت ئەو سەبەبەی بکاری ئەگەر نامنە و پارەی دەدەم لە هەر بانقەکی بیان لە بۆ حکوومەتی هەرێمە لە بۆ خەزینەیە یعنی بەس حەزیەتدانی ئەمە خەرکەکە کابراایکی اختیار دێت تااقەتی نییە ڕاوەستی 6 ساعات لە بۆ چەکەکی باقی کابراایك لە بەسڕای هاتێ دەبی 3 ڕۆژ لێرە ببینێتەوە لە چەکەکی باقی خۆی ئەو دایری مرور و ئایتی و عریزە و بانک و شتێ مشکلەمان لە دایرە مروری نیە هیچ پیشەکان بەڕێک و پێشی دەڕۆ دەستخۆشیان لێ دەکەین بەس بەڕاستی ئەو بانکە کە هاتێرە شخصی خۆم دوێنێ سعات 9 و پارەمدایە سعات 1 و 20 دقە چەکی دایمەوە ئایان بە دایری مرور ڕادەگەم ئیشەکانیان زۆر ناڕێکە هیچ نازانن و نازانن بژنووسن و ئێستاش حەزەکەی دێم لەکەم میدیرەکەش پێ دەرم هەر نازانی بژنووسی چەکەکی دەبڕی 3 کەسی غەڵەتە چاری غەڵەتە 5 غەڵەتە 5 کەس چوویتە ناو دەرمت چەکەیان بە غەڵەتی لۆ بڕیا کاکە لۆ وەڵامە تازەین ێ باشە مۆزەفەکەگە پرۆڤەی نەکردێت کو هاتە و دایرێت دەوام دەکەم بە چ قانونێک بە چ شێوەیەک ئینسانە کە دەستە جێگایەک دەبی شایستە و جێبی ئەبێ پرۆڤەی کە بێ بیستە و جێ ئەگەنە بۆ دێکەنە کارمەندی ئەو جێرە بە چۆیە ترافیک دوای وەرگرتنی دەنجی گلەیی ئەو هاوڵاتیانە ڕوودەکاتە بانکی منارە لەوێ لە بەڕێوەبەری بانک دەپرسین بۆچی بەشێکی زۆر لە هاوڵاتیان نیگەرانن لە ئەدای کاری بانک و سستی لە بەڕێوەبردننی مامەڵەکانیان وەک دەگوترێت چەند ڕۆژی پێویستە. ئەو ئیشەی ئێستا ئێمە کەوا لە ئەنجامی دەدەن لە باقی منارە ئیشەکان زۆر فراوان یعنی زۆرن ئەوە نییە برێ مەس مڕاجعی مرور بیت ئێمە بەڕێ بکەن بیشوکاری حکوومەتی زۆربەی ئیشوکارەکان مە بەڕێوەی دەبین بەڵام ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەوەی مرور ئێمە دووەم ڕۆژە ئیشی تێدا دەکەین کە سیستەمێکی تایبەتە بە سیستەمی سەفتەزە ئەو سیستەمە سەفتەزە 5 کۆمپیوتەر دانرایە لۆ ئەوەی کەوا چەک هەم قەیدەکان پێ بکەین هەم چەکەکان پێڕابشێشین لۆیە ئەو 5 کۆمپیوتەرە بەشی ئەوە ناکاتن کە ئێمە بتوانین مڕاجع هەر لە کاتی خۆی هات بەڕێ بکەین لە ئەو ڕابڕیارماندا کە کۆمپیوتەرەکان زیاد بکەین کە سبەینێ ئەوەی کە سیستەمەکەی دانایە دێتن 5 کۆمپیوتەرەکە دەکەینی 8 کۆمپیوتەر و لە هەمان کاتدا هەتاوەکو ئەو زەختەی کە لە سەرمانە کەمی بکەینەوە لەگەر مدیری باخی زانکۆ قسەم کرد کاک محەممەد
کە ئەو چەکانەیەکەوە شەریکانەیەکەوە چەکی زۆر دەبڕن لە لای ئێمە ئەوانە تحویلی زانکۆ بکەین چکە شەریکات هەیە 25 سەگ 20 سەگ 8 سەگ لێک کاتە داوا دەکات یعنی لە جاتی یەک مراجعەتەبی 20 مراجعەتەبی یەک نەفەر دێتن کەوا 20 سەگ بێگزار لەبەوەی دەبڕین لێ بڕیارماندارە ئەوڕۆ ئەو 20 سەکانەی کەوا تەچی زۆر دەکەن شەریکات تحویلی باقی زانکۆ بکەین و ئەو هاوڵاتیانەی کەوا تەنها چەکێک یان دوو چەکێک سێ چێکیان هەیە زۆر بە ئاسانی بە سادەی دەتوانین لێرە بڕێن. ئێمە دەمانەوێت ئەو خەڵکی کە ڕوومان تێدەکاتن بە جوانترین شێوە بەڕێیان بکەین بەڵام وەچ پێم گوتی لەبەر ئەوەی چەکەکان زۆرن ئێمە ناتوانین بە سعاتێکم یا ئێستا وا دەبین ئێستا کەس نمای هەمومان بەڕێکردینە بەڵام لۆ ئەوەی کەەوە ئەو خۆرەخاری کە جەنابەت نەبینێتن بڕیارماندە کە لە باقی زانکۆش لەوێ چەک بکرێتن لۆ ئەو کێشە سادەسەر ئێستا بەیانی وەرە ئەو ئیزدیحامە نامێت لەبەر ئەوەی باقی زانکۆشان بەشانی باقی منارە چەک دەبڕیتن لە بۆ خەڵکو و هەمووشمان ئاگادارکردن ئێستا ئەو ڕۆ زیاتر لە دەتوانم بڵێن 20 کەسی هاتە لای من کێشەی هەوە کێشەکەم لەبوو چارەسەر کردیان ئەوە لەوانەیە ئەوانەی گیان لە دەنگمە ئەوانەی ئەمن دەبینین ئێستا زیاتر لە 20 مراجعە هاتە لای من کێشەی هەبووە و بە خۆم کێشەکەم لەوە چارەسەر کردی یەک لەمانە یعنی قەیدیان لەبۆ کردیە پارەکەی دایە بەڵام چەکی وەرنەگرتیە ئەو ڕتوانیمان بە هاوکاری بتوانین چەکیشی لەبۆ بکەین و بڕێن. لە کۆتایی بەرنامەی ترافیک هەموو هۆکارەکانی ئەو گلەی و گازاندانەی هاوڵاتیانمان خستە بەرگوێی لایەنی پەیوەندیدار و هاتوچۆی هەولێر سەرەڕای گۆڕینی سیستمی بەڕێوەبردن لە مامەڵەی خەڵک و خێرایی لە کارەکان و کاراسانی بۆ هاوڵاتیان هاتوچۆی هەولێر دڵنیاییدا بە هاوڵاتیان کە لە دوو کاتژمێر مامەڵەکان تەواو دەبن و چیتر ئەو دۆخەی لە ڕابردوو هەبوو دووبارە نابنەوە و لە ڕاوەستان و درەنگکەوتنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. ترافیک ئامانجی خزمەتکردنە بە کەرتی هاتوچۆ دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروستە لە بواری هاتوچۆ.